بە مەبەستی چارەسەرکردنی کێشەی کارەبا و پێدانی کارەبای 24 کاتژمێری بە نرخێکی کەم، عومەر گوڵپی کاندیدی سەرکەوتووی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان ناوەڕۆکی پرۆژەیەکی خۆی دەخاتە ڕوو، دواتریش ئاراستەی لانەپەیوەندیدارەکانی دەکات. یەکێک لە ڕاستیەکان ئەوەیە کە هەرێمی کوردستان خاوەنی سەرچاوەیەکی دەوڵەمەندی غازە، یەدەگی غازە. ئەم غازە بەشی پێداویستی هەرێمی کوردستانەکات، چ بۆ غازی ماڵان، چ بۆ بارەکانی تر، چ بۆ بەرهێنانی کارەبا. بەرهەمهێنانی کارەبا لە کوردستانە، ژێرخانی بەرهەمهێنانی کارەبا لە ئێستەیە 2000 مێگاواتی زیاترە لە پێویستی خەڵکی کوردستان. ئەگەر وێستگەکانی بەرهەمهێنانی کارەبا غازیان پێ بدرێت کە ساڵی داهاتووە توانرێ پێیان بدرێت، ئەوە کارەبا لە کوردستانە ئەبێتە 24 ساعتی. ئەوە نرخی کارەبا ئەبێ لە ڕوانگەی گیرفانی هاوڵاتی، لە ڕوانگەی بژێوی هاوڵاتیەوە دەستنیشان بکرێت. نابێ نرخی کارەبا تەنها بۆ ڕوانگەکە تەنها بۆ پەیداکردنی پارە بێت. لە پرۆژەکەدا 3 پێشنیار خراوەتە ڕوو بۆ ماڵانەی کە لە 1500 کیلۆواتی مانگانە تا 3000 وات بەکاردەهێنن، بە جۆرێک بێت لە 1500 تا 1800 کیلۆوات لە 150 لەسەر حکومەت بێت و 150 لەسەر هاوڵاتی خۆی، لە 1800 کیلۆواتیشەوە بۆ 3000 کیلۆوات لە 140 لەسەر حکومەت بێت و لە 160 لەسەر هاوڵاتی. بۆ ئەو شوێنە بازرگانیانەش جیاوازی بکرێت لە نێوان گەورەی و بچووکی شوێنەکە و پرۆژەکانیان. ئەگەر خێزانێک لە کوردستانە 1200 کیلۆوات بەکاربێنێ، ئەوە تێچووی کارەباکەی بە نمونە خستومانەتە ڕوو. ئەگەر 1300 کیلۆوات بەکاربێنێ، ئەوە تێچووی کارەباکەی 36000 دینار و 600 دینارە، 36 و 600 دینارە، 36600 دینارە، نابێت لەوە زیاتر بێ. کۆتا بەکارهێنانی کیلۆوات لە خێزانێکا لە کوردستان 1500 کیلۆواتە کە ئەگاتە 45000 دینار. واتە ئەبێ نرخی پسوڵەی کارەبا ئەگەر حکومیە، ئەگەر نیشتیمانیە، ئەگەر خزمەتگوزاریە، ئەگەر بۆ خەڵکە، ئەبێ لە نێوان 5000 دینار تاوەکو 45000 دینار تێنەبڕێ. لەسەر 1500 کیلۆواتەوە بۆ هەر 300 کیلۆواتێک حکوومەت یا وەزارەتی کارەبا پشتگیری خۆی کەم کاتەوە بە جۆرێک لە 300 کیلۆواتی سەر و 1500 کیلۆواتی یەکەمەوە بەرپرسیارەتی حکومەت تەنها لە 150 بێت. واتە ئەگەر کیلۆواتێک لە کوردستانە بەرهەمهێنانی 100 دیناری تێچێ، هاوڵاتی ئەو 300 کیلۆواتە زیادەی لەسەر 1500 وادی پێویستەوە بەکارهێنێ 50 دیناری بدا، حکومەت وەزارەتی کارەباش 50 دینار. پێشنیاری دیکەش ئەوەیە ئەو هەوڵاتیانی هەژارن حکومەت مانگانە 500 کیلۆواتیان بێ بەرامبەر پێ بدات، ئەگەر لێشیان زیاد بێت دواتر بە حکومەتی بفرۆشنەوە. ئەوەش لە پێنا و قازانجی هاوڵاتیان و هەژاران و نەداران. لە کوردستانە 127000 خێزان لە خوار هێڵی هەژاریەوە. ئێمە پێشنیارمان کردووە، فکرێکی زۆر گەورە لە پشت ئەمەوەیە. پێشنیارمان کردووە ئەو خێزانی لە خوار هێڵی هەژاریەوەیە تا 500 کیلۆواتی مانگانە کارەبای بێ بەرامبەر پێ بدرێت. ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم، ئەم خێزانە ئەگەر هاتوو بە هەر هۆکارێک کارەباکەی بەکارنێنە، بتوانێت ئەم کارەبایە بە حکومەت بفرۆشێتەوە بەو نرخانەی کە بە دەوڵەمەندەکانی ئەفرۆشێ. ئەمە ئیسفادەکەی چییە؟ سوودەکەی لەوایە یەکەم پشتگیری خێزانە هەژارەکەی کە شایستەیە بۆ پشتگیریە. حسابیشمان کردووە پارەیەکی زۆر نییە، نزیکەی تۆسە لە 1 ملیار دینار زیاترە مانگانە. پشتگیری خێزانە هەژارەکەیەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم، ئەگەر خێزانەکە بە هەر هۆکارێک ئامێریکەمی هەیە لە هەر هۆکارێک کارەباکەی بەکارهێنا بیفرۆشێتەوە، ئیستیفادە لەو پارەیە بکات، دعمێکی مادیە بۆی. عومەر گوڵپی دەڵێت پرۆژەکە دەمێکە کاری لەسەر دەکرێت و ئەگەر حکومەت کاری پێ بکات قازانجی گەورە بە هاوڵاتیان دەگات. ئەگەر بە تەواوەتی جێبەجێ بکرێت تەنها نزیکەی 1 ملیار دینار لەسەر حکومەت دەکەوێت، بەڵام لە بەرامبەردا هاوڵاتیان بەدادپەروەری کارەبای 24 کاتژمێریان پێدەکات. ڕامیار عوسمان، کەناڵی پێیام، سلێمانی.